خۆشەویستان، ئاینە پیرۆزەکەمان بۆ هەموو شتەکان، بۆ هەموو کێشەکان چارەسەریان بۆمان داناوە. بەڵام دێشتیشەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ڕێگە پێدراوە، بەڵام هەر کەسێک ئەنجامی بدات تەماشا دەکەی کۆمەڵێک تۆمەت ئەدەنە پاڵی، بەهۆی نەزانیەوە نەک بەهۆی عیلمەوە. بۆیە دەڵێم لە هەموو کات و سەردەمێکدا، بە تایبەتی ئێستایش خەڵکی خراپ هەیە، هەم لە ژن هەم لە پیاو، لە خزم و لە بێگانە. ئەگەر تۆ ڕێزی ئەو کەسانە بگری کە خراپن، کەسێک دەبینی زمانێکی بەلاوەیە پەنا بەخوا یەک پایە لاردا بنی دەیەها بوختیانت بۆ دەکات، ناشرینت دەکات. ئایا ڕێزگرتن لەم جۆرە مرۆڤانە کە مرۆڤی خراپ، مرۆڤێک کە لە زمان و لە شەڕی دەترسی، ئایا ترسنەوەکی ڕێزی لێ بگری؟ ڕێزێکی ڕواڵەتی نەک لە دڵەوە، لە دڵەوە خۆشت ناوێت جاریوە هەیە، بەڵام بە ڕواڵەت ئەگەر ڕێزی کەسێک لەوانە بگری، ئایا ترسنۆکیە، بێغیرەتیە، ئایا سەرشۆڕی و زەلیلیە، ئایا دووڕوویە؟ نەخێر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کەسێک بە تەقواتر بوو، لە هەموو کەسێک بە شەخسیەتتر بوو، لە هەموو کەسێک بە ڕێزتر بوو صلی الله علیه وسلم. لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلم داهاتۆ با جوان گوێ بگرین. دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوای لێبێ دەفەرمێ دانیشتبوون لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم، چۆن دەڵی دایان لە دەرگا پیاوێک داوای ئیزنی کرد، ڕوخسەتی کرد. کاتێک کە ئەم پیاوە داوای کرد بێتە ژوورەوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیزنی دا، بەڵام کاتێک کە پیاوەکەی بینی فەرمووی ئەمە خراپترین کوڕ و برای عەشیرەت و بنەماڵی خۆیەتی، واتە زەمی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زەمی ئەم پیاوەی کرد، چونکە ئەم پیاوە زمانێکی زۆر خراپی هەبوو، فەرمووی ئەمە زۆر خراپە. کاتێک کە دانیشت ئەم پیاوە خراپە، لە خزمەتی خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم. ئەمە صحیح بوخاری مسلیمە، بە عەقڵی خۆتە دەخۆتە خەڵ بەمە خەڵ مەڵی منافق و ترسنۆک. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم قسەی خۆشی لەگەڵا کرد، چۆن دەڵێ جێگای بۆ داخست، پێکەنی لەگەڵیدا، قسەی خۆشی لەگەڵا کرد، پێکەنی لەگەڵیە. بەڵێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ڕێزێکی زۆری لەم پیاوەگە چووکە میوانێتی، با خراپێ میوانت بۆ بێ ڕێزی لێ بگری. بەڵام کاتێک کە ڕۆیشت، عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، باشە من سەرم سوڕما، تۆ ئەم پیاوە وتت زۆر خراپە، بەڵام کاتێ هاتە ژوورەوە ڕوود خۆش بوو لەگەڵیا، بەدەمیەوە پێکەنیت، ڕێزت لێگرت، خزمەتت کرد، هۆکارەکەی چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی عایشە، قەت منت بینیوە خراپە بکەم؟ قەت منت بینیوە قسەی خراپ وشت هەڵێ بکەم، هیچ شتێکی خراپ بکەم؟ ئەوەیە، با پێت بڵێم ڕاستیەکەی ئەوەیە، بۆیە ڕێزم لێگرت، بۆیە بەدەمیەوە پێکەنیم لەبەر ئەم خاڵەی. دوای ئەوەی کە میوان بە فەرمووی إن شر الناس عند الله منزلة يوم القيامة من تركه الناس اتقاء شره وفحشه. سبحان الله. فەرمووی ئەی عایشە، ڕاستەکەی حەقی خۆتە پرسیار بکەیت، چونکە من ڕێزم لە کەسێک گرت کە خراپ، زۆر خراپە، خراپترین کەسە لە بنەماڵە و خانەوادەکەی خۆیدا، بەڵام خراپترین و شەڕترین مرۆڤ ئەو مرۆڤەیە لای خوای گەورە، لای خوا خراپترین کەس کێیە؟ ئەو کەسەیە خەڵکی ڕێزی لێ دەگرێ بۆ ئەوەی لە شەڕ و لە زمانی پارێزراو بێت. بۆیە ڕێزم لێکرد، چونکە ئێستا ڕێزی لێ نەگرم لە دەرەوە حەیامە بە، ئەوە نەخراپە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ماڵەکەی حسابی بۆم نەکرد، ئاوای کرد ئاوای کرد، خەڵکیڵن چۆن شتی وایە بێ، گومان بۆ خەڵکی دروستەکە، ڕێزی لێ دەگرم لەبەر ئەوەی لە زمانی سەلامەت بم. سبحان الله. بەڕێزترین و پاکترین مرۆڤی سەر زەوی صلی الله علیه وسلم لە کەسێکی خراپ دەترسێ بەیانی ناشرینی کات. بۆیە ڕێزگرتن لەوانە زەلیلی نییە، خزمێکتەیە خراپە، لە زمانی ئەترسی ڕێزی لێ بگرە، مەڵێ وەڵام من خۆم زەلیل ناکەم، بۆ زەلیلی نییە، چونکە پێغەمبەری خوا کردوێتی صلی الله علیه وسلم، کەواتەوە عیزەت و شەرەفە بۆ ئەوەی لە شەڕەکەی سەلامەت بێ. خۆشەویستان، ڕێزگرتن لە ئینسانی خراپ، لە مرۆڤی خراپ و دوو لە ڕێبەرەتان دەم شەڕ و بوختیان چی؟ لەو کەسێک کە بە ڕاست و بە چەپە
ناشرینت دەکات ڕێزی لێ بگری، ئەمە ترسنۆکی نییە، ئەمە بێغیرەتی نییە، ئەمە دووڕووی نییە، ئەمە زەلیلی و سەرشۆڕی نییە. ڕێزی لێ بگرە بۆ ئەوەی ناشرینت نەکات. ئیمامی ئەبوو دەردا سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ، ئەوم پێڵێن مودارات. مودارات چییە؟ ئەفەرمێ خەڵکی وا هەیە بەدەمیەوە پێ ئەکەنم، بەدەمیەوە پێ ئەکەنین، قسەی خۆشی لەگەڵاکەن، بەڵام دڵمان لەعنەتی لێەکە، دڵمان لەعنەتی لێەکە، بەڵام ڕێزی لێ ئەگرین بۆ ئەوەی لە شەڕەکەی سەلامەت بین. پەنا بخوا خەڵکی وا هەیە بەلاتە بڕە زەرەر لێ دەدا، هەر بتبینێ تووشی زەرەرەبی، ئەوە نەخراپە. پەنا بخوا بۆیە ئەو کەسانە شانازی بەخۆیان نەکەن، بەخوا من ئەوەندە مهمم خەڵکی لێ مەترسێ. تۆ بەدبەختی هەی قوڕ بەسەرت، تۆ خراپترین مرۆڤی لای خوا، تۆ عاقڵ نیت، تۆ کەسێکی هیچ کەسێک لە تۆ سەلامەت نییە، تۆ لای خوا زۆر خراپی، شەڕترین و خراپترین مرۆڤی. بۆیە دڵخۆشمە بە بەخۆتا بچۆرە تۆ بۆ بکە بگەڕێرە بۆ لای خوا. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی ذبوا بأموالكم عن أعراضكم. ئەی خەڵکینە، ئەمە وەسیەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ ئێمە. ئامۆژگاری ئەوە چی ئامۆژگاریەکمان دەکات؟ دوای ئەمەش تۆ دەڵی ئەمە زەلیلیە، ئەمە دووڕوویە. نە، دووڕووی زەلیلی نییە، ترسنۆکیش نییە، ئەمە پاراستنی شخصیەتی خۆتە. فەرمووی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە ماڵتان، بە پارەتان، بە سەروەت و سامانتان شەرەف و ناموس و کەرامەت و ڕێز و شخصیەتی خۆتان بپارێزن بە پارەکانتان، بەو پارەی کە گیرفانتان و هەتانە. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چۆن بە پارە، بە سەروەت و سامان شخصیەت و حرمەت و ڕێزی خۆمان بپارێزین، شەرەف و ناموس و کەرامەتی خۆمان بپارێزین؟ فەرمووی یعطی الشاعر ومن تخافون من لیسانی. ئەگەر پارەتان هەبوو پارە بدەن بە هەنێک کەس، ئەمە ترسنۆکی نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کێ بە کەس چی کەسێک؟ ئەفەرمێ شاعیر. جاران شاعیر هەبوو، شاعیر ئێستا شاعیر بۆ شێوە زۆر نەماوە. شاعیر هەبوو کەسێک دەی فڵان کەس ئەوەنە پارە بۆ تۆ، فڵان کەسم بۆ ئاوا لێ بکە، کۆمەڵە قسەی ناخۆش بەرامبەری کە، دوو لە ڕێبەرەسان سووکی کە، ناشرینی کە، ئەوەنە پارە بۆ تۆ. شاعیرەکەش کۆمەڵی شعری زۆر ناشرینی بۆ کەسا ئەوت و ناشرینە کرد. ئەفەرمێ شاعیرێک هەبوو زانیتان ئاوا خراپە، شاعیری خراپ نەک شاعیری باش. کەسێ شاعیرێکی خراپ بوو پارەی بەری بۆی لە شەڕی سەلامەت بیانی کۆمەڵی شعرت بۆ نووسێ، ئەو شعرە لای خەڵکی هەر ئەمێنێتەوە دەسا و دەسا ڕاو کۆتایی پێ نایە، ناشرین تەکە. وتەفەرمی ومن تخافون من لیسانه، بە پارە و بە سەروەت و سامانی خۆتان ڕێز و حرمەت و شخصیت و کەرامەت و شەرەف و ناموسی خۆتان بپارێزن، پارە بدەن بەو کەسانی ومن تخافون من لیسانی، ئەوەی کە لە زمانی ئەترسی، لە زمانی ئەترسی، ژنە یا پیاوە، پارەی بەرێ ڕێزی لێ بگرە بۆی سەلامەت بی. مەڵێ من لەسەر حەقم، خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر حەق نەبوو دەترسا لەو شتانە، حسابی بۆ شتانە دەکرد، حەزەری دەکرد. مەڵێ من باکم نییە، ئەبێ باکت هەبێنێ جار، هەنێ کەسەیە خۆشت ناوێ بەڵام ڕێزی لێ بگرە، ئەمە دووڕووی نییە. چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوەی لە زمانی ئەترسی یارمەتی بدە. جارێ خزمێک تێ زۆر خراپە، کاکە چاکەی لەگەڵا بکە، ڕێزی لێ بگرە، پارەی بەرێ، خزمەتی کە، دەعوەتی کە، بەس بۆ ئەوەی حەیات نەبات، بۆ ئەوەی حەیات نەبا. چونکە دەیبا بەخوا کێشەکە ئەوەیە ئێستا لێوە شێتێک بێت، شێتێک لەسەر ئەو جادەیە بێ، بێتە ژوورەوە، یا سەرخۆشێک بێتە ژوورەوە بە ڕوو کاتە من بڵێ من 200,000 لە من دزیوە، زۆربەتان باوەڕەکەن. کاکە و کابرا شێتە یا سەرخۆشە بۆ باوەڕەکەن یەکسەر، بۆیە مەڵێ فڵان کەس پیاوێکی بەش بێ شەخسێتە، شێتێ سەرخۆشێ، بوختیانێکت بۆ بکە لانی هەنێک کەس باوەڕ کات، چونکە یەکسەر بوختیانەکە قبوڵەکات، لەخوا ناترسێت، لێی ناکۆڵێتەوە. ئەوە کێشەی خەڵکە. پارەتان هەبوو بە پارە ڕێز لە هەنێک کەس بگرن، داوەتێکی پارەی دەیتێ، هەدیە دەیتێ بۆ ئەوەی ناشرینت نەکا. خزمێکتەیە خراپە، هەدیەی بۆ بەرە بۆی لە شەڕی سەلامەت بی. ئەمە وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خۆمان بپارێزین، شخصیەتی خۆمان پارێزین بە پارە لە کەسێکە لە زمانی دەترسی. خۆشەویستان، ڕێزگرتن لە ئینسانی خراپ، ئینسانی دوو لە ڕێبەرستان جوێندەر، دەمپیس، نە زەلیلیە، نە سەرشۆڕیە،
نەدووڕوویە نەترسە و نەترسنۆکیە. ئینسانێک کە خراپ بوو بۆیە باسان ئەمە دینە دین ئەبێت تەطبیقیکەین، ئەگەر تەطبیقی نەکەین ناشرین دەبین، ناشرینمان دەکەن. بە تایبەتی ئەو کەسێک کە لە تۆ نزیکە زۆر جار ناشرین دەکات لە پێش هەموو کەسێکە. خەڵکیش بەداخەوە یەکسەر هەر بختیانێ بکرێ سەر باوەڕەکەن بێ ئەوەی بزانن مەسەلەکە چۆنە. چۆن شتی وای کرد؟ لە جیاتی بڵێ چۆن شتی وای کرد، بڵێ کێ لە شتی وای کردەوە؟ ڕاست نییە شتە. دەوا بڵێ خوای گەورە دەفەرمێ ئەی ئیمانداران کاتێک ئەوتیان عایشە زینای کردووە خراپەی کردووە ئەبوایە بتان تا شتی وان نییە، نەک بڵێن چێڵێ نەیکردووە. ئیماندار وان نییە، ئیماندار یەکسەر باوەڕ بۆ شتانە ناکە. بەس ئینسانێک کە دڵی نەخۆش بێ باوەڕ بە هەموو درۆبختیانێک دەکات. یەکێک لەو کەسانەی کە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم کۆمەڵێک قسەی ناشرینی کرد، تۆمەتی داوە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثی صحیح بوخاری مسلم داهاتووە. ئیمامی عومەر فەرمی ڕەزای خوا لێ بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وازم لێ بێنە با بدەم لە گردنی ئەم منافقە کە ئاوە سوکایەتی بە تۆ دەکات، کە ناشرینت دەکات، تۆمەت بۆ دروستەکە، ڕێگەم پێ بدە با لە گردنی بدەم بیکوژم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی دعه، وازی لێ بێنە ئەی عومەر، وازی لێ بێنە. بۆ لا يتحدث الناس أن محمدا يقتل أصحابه، با خەڵکی نەڵێن محەممەد صلی الله عليه وسلم هاوڕێ و سەحابەکانی خۆی کوژێ. ڕاستەکی ئەمە کەسێکی خراپە، بەڵام هاتۆ بۆ ئێرانە شایەتمانی هێناوە، ڕاستەکی قسەم پێ دەڵێ، بوختیانم بۆ دەکات، ناشرینم دەکات، بەڵام وازی لێ بێنن، چونکە ئەگەر ئەم کارە بکەین خەڵکی دەڵێن محەممەد صلی الله عليه وسلم مسلمانان دەکوژێت. شتی وا مەکە، با خەڵکی ئەو قسە بۆم دروست نەکات. ئەها سەیریکە بەڕێزترین خەڵکی ئەم سەرزەویە لە ئادەمەوە سەلامی خوای لەسەر بێ، هەتا کۆتا مرۆڤ کەسێک نییە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێزتر و گەورەتر و بەشەخسێتر بێ، بەڵام دەڵێ شتی وا ناکەم بۆی خەڵکی بەیانی ناشرینم نەکات. نەڵێن هاوڕێکانی خۆی کوژێ، مسلمانان دەکوژێ. تەماشاکە کەواتە ئینسان هەندێک جار هەندێک شتەیە، ئەم حەدیثە بەڵگەی لەسەرەوەی هەندێک شتەیە وازی لێ بهێنە بۆ ئەوەی کە لە شەڕی خەڵکی سەلامەت بی. بەڵام شتێک کە شەرعی بێ زانیت زەرەرەکەی زیاترە. من ناڵم تۆ وازت نوێژ بێنە بۆی خەڵکی، وەڵا باوکم پێی ناخۆشە نوێژ ناکەم، نا ئەوە ناڵێ، باسیەوە ناکەم. وەڵا باوکم ناڵێ لە چک بکەم خۆم داپۆشم، نا ئەوەش ناڵێم. هەندێک شتێک توانی نیتی فەرز نییە لەسەر وەکو نوێژ و ڕۆژ و زانی تووشی کێشە ئەبیت مەیکە خۆت بپارێزە بۆ ئەوەی شەخسیەتی خۆت بپارێزە. ئەمە فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ئەمە کردەوەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لەبەر ئەوە نایکوژم، ڕێت پێ نادەم بیکوژی، چونکە خەڵکی دوایی بوختیانمان بۆ دەکا و خەڵکی ناشرینمان دەکات، بۆیە شتی وا نابێت. کەواتە ئاگاداری خۆت بە، ڕێزگرتن لە ئینسانی خراپ عاقڵیە و ژیریە، هیچ شتێتر نییە. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوا ئەگەر لە شەڕی ئینسانی خراپمان پارێزی یا ڕەب العالەمین. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان دووبارەی دەکەمەوە. کەسێکت بینی خزمە یا بێگانە، دراوسێ یا دوور، خراپە، زمانێکی خراپی بەلاوێ پەنا بخوا، چونکە خەڵکی زۆربەی بەهۆی زمانێ دەچێتە جەهەنەمەوە، خەڵکی کشێ بەهۆی زمانێ دەچێتە بەهەشتەوە، چونکە بۆ عیبادەت و چاکە بەکاری دەهێنێ. ڕێزگرتن لە ئینسانی خراپ دوور بێ یا نزیک، هەر کەسێک بێ، نەترسنۆکیە، نەبێغیرەتیە، نەدووڕوویە، منافقیش نییە، زەلیلیش نییە، مەڵێ خۆم زەلیل کرد، وەڵا مەجبوری ڕێزی لێ بگری. مەسەلە زەلیلی نییە، مەجبوری لەبەر ئەوەی کەرامەت و ڕێزی خۆ بپارێزی. لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیحی بوخاری، یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صەفیە ڕەزای خوای لێ بێ، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کە ئەفەرمێ خەریکی ئیعتیکاف بوو، منیش هاتم بۆ لای سەردانیم کرد. تەمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماڵەکەی لەناو مزگەوتەکە بووە، لای مزگەوتەکە بووە، خێزانەکانی لە دەوروبەرە بوونە، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ. ئەفەرمێ منیش هاتم بۆ لای خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە مێردی خۆمە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیعتیکافی دەکێشا، خەڵوەی دەکێشا،
خەریکی عیبادەتی خوا بوو فەرمی بوەستە ئەی سەفیە پەلەمەکەی سە خۆم لەگەڵ تا دێمەوە بۆ ماڵ بزانە چەندێ دوور بووە نزیک بووە لەو دەوروبەرە وەڵام چەندێ دوور بووە چەند هەنگاوێ نازانم فەرمی بوەستە خۆم لەگەڵ تا دێمەوە ئەدبەمە ژوورەوە ئەفەرمێ کاتێک کە چاوەڕێی پێغەمبەری خوام کرد صلی الله عليه وسلم ئیعتیکافەکەی تەواو کرد منیش لەگەڵیا هەردووکمان کەوتینە ڕێ بەرەو ماڵ ئەفەرمێ دوو پیاوی ئەنساریمان توش بوو دوو پیاو خەڵکی شاری مەدینە دوو پیاو تێپەڕین ئێمەش دەڕۆین دوو پیاو تێپەڕی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئەو دوو پیاوەی بینی پیاوەکان زانیانم پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یەکسەر پەلایان کرد پەلە بە پەلە ڕۆشتن بووی بڕۆن خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمی على رسلكما بوەستن پەلەمەکە ئەمە سەفەی خێزانمە ئاگادار بن سبحان الله ئەوە سەفەی خێزانمە ئاگادار بن بە کێ دەڵێ بە سەحابە دەڵێ کێوا دەڵێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەی چییە چی دەڵێ من و تۆی تاوانبار ئەو جاری وایە سبحان الله بازار خوشکەکەی خۆتە بینی خوشکی خۆتە دایک و باوکتان یەکە ئەی بینی قسە لەگەڵ ئاکەی دوای ئێستێک ئەها لەگەڵ ژنێکا قسەکە کورە کاکە تۆ چۆن نایناسی بۆ بوختیانم بۆکێ ئەوە خوشکی خۆمە ژنی چی و لەگەڵ خەڵکا خۆپەیوەندی دروست نەکردووە یەکسە تۆمەتێک بۆ دروستەکەن بەداخەوە چۆن قەبر و قیامەتی خۆمان تاریک کردووە بە بوختیان و بە باوەڕکردن بە بوختیانی هەموو کەسێک بەبێ ئەوەی لە شت بکۆڵینەوە فیشەک ئەنێن بە تاریکی و جارێ و تاریکیە زەلامی تای پیاوی تای کوژین ئەخر کاکە فیشەک ئەنێ بە تاریکی و لانێ کەسێکی تای بە قەتڵێ بکەی وریابە ئەڵێ فیشەک مەندێ بە تاریکی وانێ هەر لە خۆتۆ شتێک نازانی چی لەو تاریکیایە هەر لە خۆتۆ قسەیتیان مەکە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی بزانن هەردووکتان ئەمە سەفەی خێزانی خۆمە ئافرەتی تر نییە وتیان سبحان الله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوختیان بۆ تۆ دروست بکەین ئێمە گومانی خراپ بە تۆ بەرین شتی وا چۆن نەبێ سبحان الله شتی وا هەر نابێ پێویست ناکە ڕوونکردنەوە بدەی بەڵام پێویست دەکات بەڵێ پێویست دەکات ڕوونکردنەوەی ناوێ سبحان الله چێ دەتوانێت گومانی خراپ بە تۆ بەری ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن الشيطان يجري من الإنسان مجرى الدم وإني خشيت أن يلقي في أنفسكما سوءا أو شيئا شيطان وكو خوين بناو لا شيء مروفا دروا بويا من واتانم بيود أما خيزانا كما بو أوي الشيطان ترسام لوي خشيت ترسام لوي الشيطان شتێک لەناو دڵتانە دروست بکات دەربارەی من بڵێن تۆ بڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە لەگەڵ چیا بووە خێزانی بووە چی بووە کچی بووە نە ئەم پرسیارە نایڵم لە مێشکتانە ئەم سەرۆسەر بکات لە دڵتانە بیری لێ بکەنەوە هەندێک ڕوونکردنەوەی پێویستە بیدەی بۆی ئەم کەسە زۆر تحقیقاتی لێ نەکات ڕێک کۆتایی بە کێشەکە بێنە حەلیکە تەواو ئەم کەسە ترسام ئەمە خێزانی خۆم بەڵام ترسام شەیتان لە دڵتانە شتێ دروست کات دەربارەی من بڵێن ئەبێ لەگەڵ کێدا بوو بێ بۆ ئەوەی ئەو شتە دروست نەبێ ئەو گومانە خراپە دروست نەبێ پێتان بدەوە سەفەی خێزانی خۆمە ڕزای خوا لێبێ کەواتە ئاگاداری خۆت شت ڕوونکەرەوە شت بە ئاڵۆزی مەهێڵە و ڕێز لە ئینسانی خراپیش بگری دروستە لە کاتێک ئەم سەحابەش خراپ نەبوون ڕزای خوانێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ترسا لەوەی کە ئەمان گومانێکیان بۆ دروست بێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم حسابی بۆ ئینسانی خراپ کردووە ئینسانێکە لە زمانی ترسا بێ حسابی بۆ کردووە ئەمە ئەم حسابکردنە ئەم ڕێزگرتنە ئەم لێکدانەوەیە ترسنۆکی و بێغیرەتی نییە زەلیلی نییە دووڕووی منافقیش نییە هەندێک شتەیە ئەتوانی نەیکەی خۆتی لێپارێزی بۆی گومانە بۆ دروست نەبێت هەندێک شتەی با حەڵاڵ بێ بەڵام زانیت شخصیتت ئەشکێنێ مەیکە ئەبێ کەسێک بڵێ وەڵام من خێزانی خۆمە چۆن لە بازاڕە ماچێکم شتی وایە بێ حەڵاڵی خۆتە بەس ئەبێ نابێ کاکە خۆتی لێپارێز هەندێک شتەیە ئەبێ حساباتی بۆ بکەی مەسلحەت و مەفسەدەتی چیتایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاری هاتەوە فەرمووی ئەی عایشە گوێ بگرین ئەگەر لەبەر ئەوە نەبوایە قەومەکەت مسلمانان تازە مسلمان بوونە کەسانێکی تیا هێشتا ئیمانەکەی کامل نەبووە وەکو چۆن ئەمڕۆ ئێمە کەسمان ئیمانمان کامل نییە
غەڵەتێ بکەم فڵان کەس لای خۆی عومرەی کردو، لای خۆی حەجی کردو، لای خۆی دەچێت بۆ مزگەوت، بۆ یەکسەر ئاڵێتە نوێژ و ڕۆژ و عیبادەتە، بۆ ئاڵێتە عومرە و حەجە، بۆ لە خوا ناترسی. من تاوانبارم عومرە تاوانی چیە؟ حەج تاوانی چییە؟ هەمووشەی مزگەوتەکە ڕیژی داناوە کوورە کاکە من غەڵەتم دینەکە غەڵەت نییە، مەئاڵێ کەسێکی ترە، مەئاڵێ دین و عیبادەت و عومرە و حەجە یەکسەر تۆمەتە بە دروستەکەن، چونکە ئەمەنە ڕقیان لەو دینەی هەندێک کەسێ سوێن بەخوا نوێژەکە خواخوای دی غەڵەتێ پێ قسە بە نوێژ و ڕۆژ و عیبادەت بکە، وەڵای تر نوێژ ناکەم. ئەگەر تۆ حەز لە دین مێ قسەیەکەی، ئەگەر دینداربی باسی حەج و عومرە و نوێژی جەماعەتەکەی بۆ خەڵکی ناشرینیەکەی ناوەڵڵا حاجی وا دەکات بابە حاجی خۆ مەلایکە نییە، حاجی و غەڵەتەکە چۆن غەڵەت ناکە؟ سەحابە تووشی زینا بوو. ئەی عایشە ئەگەر لەبەرەوە نەبوایە قەومەکە تازە موسڵمان بوونە، ئەوە من چیم دەکرد؟ ئەوە فەرمانم دەکرد کەعبەم تێکەدا، یەکەم کەعبەم تێکەدا، ئەوەی کە لە کەعبە دەرکراوە ئەم خستە سەر کەعبە. ئێستا ئەم کەعبەی کە ئێستا هەیە حالیەن نقصانی تایە، چونکە لە سەردەمی ئیبراهیمە گەورەتر بووە سەلامی خوا لەسەر. فەرمووی ئەوەی کە لێی دەرکراوە دەم خستە سەری حیجی ئەو تۆزەش کە ماوەتەوە بۆ شایەکە ها خەڵ دەڕاتە ناوی ئەوەشم نەدەهێڵە، دەم خستە سەر کەعبە، چونکە بیناکەی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بەو شێوەیە بوو. بەڵام قەومەکە تەحەمولی ئەوە ناکەن. لە کاتێکە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم دەترسا لەوەی کە بەیانی کێشەی بۆ دروستکەن، خەڵکی بێتە زەجەیە دروست گەورە دروست بێت، نە وازی لێ دەهێنن. بەڵێ وەکو ئیبراهیم چۆن دروستی کردە سەلامی خوای لەسەر بێ، ئەو کاتە ئاوا دروستم ئەکردەوە دوو دەرگاشم بۆ ئەکرد لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواوە، ئەم کردە دوو دەرگا و کەعبەشم نزمە کردەوە دەرگاکەی بۆ عەرزەکە بە بەرزی نەمێڵایەوە، بەڵام لەبەر قسەی خەڵک دوو دەرگاکە واز دێهێنا و گەورەکردنەوەی کەعبەش واز لێ دەهێنم و دەرگاکەش بە بەرزی دەمێنێتەوە. ئەمە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەمە ترسنۆکیە، ئەمە دووڕوویە، حاشا، ئەمە عاقلیە، هەندێک شتەی پێویست ناکە کێشەی لەسەر دروستکەی. ئینسانی خراپ ئەبێ هەموو کاتی حساباتی بۆ بکرێ، خزمە یا بێگانەیە، لە دڵیشەوە خۆشت ناوێ ڕێزی لێ بگرە بۆ ئەوەی بەیانی ناشرینت نەکە. وەڵڵا هەندێک کەسێ پارەی بدیتێ قازانجتە، وەک پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم بە پارە شەرەف و ناموسی خۆتان پارێزن، ئەوەی لە زمانی ئەترسن پارەی بەنێ. ئەمە تۆ بڵێ زەلیلیە، ئەگە تۆ بڵێ زەلیلیە من دەڵێم نەخێر ڕاست ناکەی، چونکە پێغەمبەری خوا پێمانی فەرمووە صلی الله علیه وسلم. ئەوە عاقلیە، بەیانی ناشرینت ئەکرد. آخر خاڵێکە دەمێ باسی کەم خۆشەویستان، ئینسانێک کە خراپ بوو ئەگەر ڕێزی لێ بگری ترسنۆکی بێغیرەتی نییە. ئێمە هەمومان دایکمانەیە، خێزانمانەیە، خوشکمانەیە، کچمانەیە، ئافرەتی زۆرمان هەیە، ڕێزم بۆ ئافرەتە باشەکان هەیە، بەڵام ئەوەی کە مەشهورە لەناو هەمومانە دەڵێن پیاو لە ژن ئەترسێ، وایە؟ ئەوە شتێکە هەمومان دەیڵێن پیاو لە ژن ئەترسێ، بەڵام پیاو لە چی ئەترسێ؟ لەوە ئەترسێ ژنەکەی لی بدا بۆ کزی لێدا و شەقی تێڵدا بۆ کزی لێدا، ناوەڵڵا لەوە ناترسی، چونکە ئەگەر ژنەکەت خێزانەکەت دە بۆ کزی لێدا تۆ یەک دانی لە بینەکەی تۆ ئازاری زیاتر گومانێکیان نییە. بەڵام پیاو بەعام ناڵێم هەموو پیاوێک، پیاویشەی حەیابەرە ئەوانە ناڵێ، هەنێ پیاوەیە حاشازی هیچ کەرامەت و ڕێزێک بۆ بەرامبەرەکەی خۆی دانانیە، بەڵام پیاوێک دەڵێن پیاو بێ، پیاوێکی عاقڵ و ژیر و تێگەشتوو بێ حسابات بۆ مەسەلە دەکات. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەڵێ هەندێک شتێ بیکەم خێزانم بەیانی حەیام دەبێت. پیاو لەبەر ئەوەی سە هەزارا پیاوە حەزی لە ژنی دووەم و سێمە ناوێرە بێنێتی، خۆ لە ترسی ئەوە نێکە ژنەگی لێی بدا، لە ترسی ئەو بەیانی حەیایە، بە حەیا بوختیانی بۆکە شتی بۆ دروستەکات. بۆیە ئەگەر ڕێزە کەسێ بگری کە ئەزانی بەیانی ئەترسی حەیات بەرێ، ئەمە بەڵام هەموو ئافرەتێک ناڵێم، ئەمە ئافرەتەیە یەک غەڵەتێ بەرامبەری بکەی ناو خزمەکانی ناشرین دەکات. ئێستا سبحان الله جاری وای پیاو خێزانەکەی دە کێشەی هەیە لەگەڵیا، دە خەلەلی هەیە، ناچێ لای باوکو و دایکی باسی کا بڵێ خێزانەکەم ئاوایە، بەس بە پێچەوانەوە بەعام ئەگەر تۆ غەڵەتێکت یابی ئەچی لای دایکڵێ بەخوا پیاوەکەم ئاوایە، لای خوشکێڵە پیاوەکەم ئاوایە، بەس عیبەکانەکە، عیبەکانی تۆکە، بەس تۆ باسی ناکەی ئیپارێزی، بەڵام ئەو زۆر جار باسی دەکات. جا لەبەر ئەوەی لە کێشە و سەرئێشە دووربی پیاو ژن تەلاقەدا هەر قوڕ بەسەری بێ پارە بدە،
ژن دەهێنێ ئەبێ هەر پارە بدە، ژن کە تەلاقە درێ پارە وەرەگرێ، کە شووەکە پارە وەرەگرێ. بۆیە ئەو فەرقەکەی پیا و لەبەر گیرفانی خۆی لەبەر شخصیەتی خۆی هەندێک جار ڕێز لە کەسێک دەگرێت کە خێزانی تیجاریە باشیش نییە، ڕێز لە خێزانتان بگرن. ئەگەر باشە ڕێزی لێ بگرن، ئەگەر خراپیشە لەگەڵ یا ئەژیت و بەردەوام دەبی لەگەڵ یا هەر ڕێزی لێ بگرا و ترسنۆکی نییە بۆی حیات نەبات. وەڵای خەڵکی وا دەزانم کێشەیە بووە خێزانەکەی بەخواتم لە کەلامەکە حەیە پیاوەکەی خۆم حەیە کەناڵ لە کەناڵە حەیە پیاوی خۆی بەرێ کورە بۆ خاتری خوا چۆن شتی وایە ئەمانە بێ ڕێزی لێ بگری. پیاوەکەت خراپە خوشکە بە ڕێزەکەم حیاتە با بەیانی ڕێزی لێ بگرە. بۆیە ڕێزگرتن لە ئینسانی خراپ هیچ بێغیرەتێک نییە، عاقڵیە بۆی شخصیتت بپارێزی. ئەمە چەند شتێک باسم کرد، نمونە زۆرە. من چۆن دەڵێ مشتێک نمونەی خەرمانێکە، ئەوەی کە بۆتانم باس کرد هیوادارم ئینشاڵڵا کەسێک خراپ بوو خوای گەورە هیدایەتیان بدا. هەر کەسێکە دوورە یان نزیکە ڕێزی لێ بگرە، خزمەتی بکە بۆ ئەوی ناشرینە دەکە. مەڵێ بێ باکم بەخوا یەک بوختیانێکت بۆ بکە سەدەها کەس باوەڕی پێکە بوختیانیش. خەڵکی خراپ بێ بترسە حسابی بۆ بکە، ڕێزی لێ بگرە بۆی لە شەڕی سەلامەت بی حیا و کەرامەت نەشکێنێ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود دعاء خير عن كدوة. يا ربي خوايا مني آرامي ولات من بباريس خوايا جان أواني نخوش يعني لنخوش خانة كانوا لماله خوايا الشفاء بدي يا رب العالمين. ئەوانەی کە داوای دوعای خێران کرد بۆ نەخۆشەکانیان خوایە شیفایان بدەیت، خوایان دڵخۆشیان بکەیت، خوایان بە لەشی ساغ و بیان گەڕێنەوە بە ناو ماڵ و مناڵی خۆیان، بە ناو کەسوکار و خانەوادەی خۆیان. یا ڕەبی خوایە بارانی بە ڕەحمەتمان ببارێنی، ئاخرمان بەخێر بگێڕی، ڕۆژێک شەوێک بمان برێنی خۆت لێمان ڕازی بی. خوایان لە شەڕی ئینسانی خراپ خوایانمان پارێزی، خوایان لە شەڕی ئینسانی بوختیانچیتمان پارێزی، خوایان لە شەڕی ئینسانی جوێندەرمان پارێزی یا رب العالمین. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.